ڕژیمی ئیسلامی چۆن ڕۆژی دوانزەی خاکەلێوە بە فەرمی بەسەر کۆمەڵگەی ئێراندا سەپێنرا. دوانزەی خاکەلێوە ساڕۆژی سەپێنرانی ڕژیمێکە بەسەر خەڵکی ئێراندا کە بە کۆماری ئیسلامی ئێران ناودێر کرا. 46 ساڵ لەمەوبەر لە ڕۆژێکی وەک ئەمڕۆدا داگیرکەرانی شۆڕشی کۆمەڵانی خەڵکی ئێران بە ڕێبەرایەتی خومینی لە ڕێگەی نمایشێکەوە بە ناوی گەشتپرسی لە خەڵکی ئێران دەسەڵاتی جەهل و خورافات و سەرکوتی خۆیان بەسەر ئەم وڵاتەدا بە فەرمی ڕاگەیاند. دوای ڕووخانی ڕژیمی پەهلەوی لە کاتێکدا کەشوهەوای سیاسی ئێران لێواو لێو بوو لە هیوا بە ئازادی و دادپەروەری و جەماوەری خەڵک بە تەواوەتی لە ناوەرۆکی بیر و باوەڕ و ئامانجی کۆنەپەرستانی داگیرکەرانی شۆڕش تێنەگەیشت بوون، خومینی و دارودەستەکەی بە ئامانجی چەسپاندنی حکوومەتی ئیسلامی پلانی ڕەفراندۆمێکی فێڵبازانەیان داڕشت. ئەوان بەهێنانە گۆڕەی پرسیاری کۆماری ئیسلامی یان گەڕانەوە بۆ دەسەڵاتی پاشایەتی بە شێوەیەکی فێڵبازانە ملیۆنان کەس لە خەڵکی ئێرانیان کە لە سیستمی پێشوو بێزار بوون خستە تەنگەژەیەکی ئەخلاقیەوە. دەنگی بەڵێ نەک بەواتای پشتیوانی لە کۆماری ئیسلامی بەڵکو تەنها نیشاندەری ڕق و بێزاری جەماوەر بوو لە دەسەڵاتی پاشایەتی. بێگومان لە دۆخێکدا کە کۆمەڵانی خەڵک فیداکارانە و لە ئاستێکی بەرفراواندا لە ڕاپەڕین بۆ ڕووخاندنی ڕژیمی پەهلەویدا بەشداریان کردبوو، بەهۆی ڕق و بێزاریان بەرامبەر بە ڕژیم و سیستمی پێشوو بە پێچەوانەی ویستی دەرونیان بەشێکیان بە ناچاری لەبەر ئەوەی هیچ بژاردەیەکی دیکە نەبوو، هەڵبەت بەشێکیشیان لە ڕووی وەهم و خۆشباوەڕیەوە دەنگی بەڵێیان هەڵبژارد و خستیانە ناو سندوقەکانی دەنگدانەوە. هەڵبەت هەر ئەو کات ئەو بەشە لە خەڵک کە سروشتی دەسەڵاتی ئاینی و بەهێزبوونی کۆنەپەرستانیان هاوشێوەی دەسەڵاتی دابڵۆسێنەر و دیکتاتۆری سیستمی شاهنشاهی دەزانی، نەک هەر ئەم ڕفراندۆمەیان بایکۆت کرد، بەڵکو تا ئەو جێگایی کە دەتوانرا کۆمەڵانی خەڵکیشان بۆ بەشداری نەکردن لەو بەناو هەڵبژاردنەدا هاندا. بەرپرسانی تازە بەدەسەڵات گەیشت و لە ڕێگەی بەهرەمەندبوون لەو دەرفەتانەی کە بەدەستیان هێنابوو، هەروەها بە بەکارهێنانی ئەو تریبۆنانەی کە لە بەردەستیاندا بوو، ئەنجامی بەناو گشتپرسیەکەیان بە قازانجی خۆیان و بە ناوی کۆماری ئیسلامی ئێران ڕاگەیاند. بە ڕێژەی 98% بەشداریکردن و ڕەزامەند بوون، ئیدعایەک کە تەنانەت لەگەڵ لۆژیکی جوغرافیایی و دانیشتوانیشدا ناتەبا بوو. هەرەو کاتەش بەشێکی بەرفراوان لە خەڵک لەو یەکەم نمایشی هەڵبژاردنەدا بەشداریان نەکرد، بەڵام کۆماری ئیسلامی یەکەم ئاماری ساختەی خۆی لەو بەناو ڕێفراندۆمەدا ڕاگەیاند و بانگەشەی ئەوەی کرد کە گوایە زیاتر لە 98% خەڵک لە نمایشی کۆماری ئیسلامی بەڵێ یاننا بەشداریان کردووە. ئەم ئیدعای کۆماری ئیسلامی لە کاتێکدا ڕاگەیەندرا کە خەڵکی کوردستان بە حەشیمەتێکی چەند ملیۆنی سەرەڕای ئەو فریوکاریە ئاشکرایە وشیارانە لەم ڕێفراندۆمەدا بەشداریان نەکرد و بەم شێوەیە ڕەوایەتیان بە ئەم ڕژیمە نەدا. ئەم ڕژیمە تەنانەت شانسی ئەوەشی نەبوو کە ناوەندەکانی هەڵبژاردننی خۆی لە کوردستاندا بمەزرێنێت. ئەم سەرپێچی و نافەرمانیە بوو بە سەرەتایەک بۆ 46 ساڵ خەباتی چەکداری و مەدەنی لە کوردستان. تەنانەت بۆ زۆرێک لە ناوچە دووردەستەکانی سەرتاسەری ئێرانیش بەرگەی هەڵبژاردن نەنێردرا. لە چەندین شوێن و لەوانە چەند ناوچەیەک لە تورکەمەن سەحرا سندوقی دەنگدان دانەنرا. لە ناوچەکانی دیکەی ئێرانیش زۆرێک لە هاوڵاتیان سەرەڕای گوشارەکان لە ماڵەوە مانەوە یان بەرگەکانی دەنگدانیان پوچەڵ کردەوە. بەم شێوەیە کۆماری ئیسلامی لە هەمان ڕۆژی یەکەمەوە نەریتی ساختەکاری و ئەندازیاریکردنی هەڵبژاردننی بنیادنا. ئەمڕۆ ملیۆنان کەس لە خەڵکی ئێران دەستخۆشیەکەن لە خەڵکی کوردستان و سەرجەمە و کەسانەی کە وشیارانە لەم نمایشی ڕەوایەتیدان بە ڕژیمی ئیسلامیەدا بەشداریان نەکرد. ئەمڕۆ زۆربەی هەر زۆری خەڵکی ئێران، ژنان، لاوان، کرێکاران، مامۆستایان، خانەنشینان، نەتەوە ژێردەستەکان و زۆرێک لە چین و توێژەکانی دیکەی کۆمەلگا خوازیاری ڕووخانی ئەم ڕژیمەن. بەڵام ئامانجێکی لەو شێوەیە تەنها بە دووبارەکردنەوەی دیمەنە پڕجۆش و خرۆشەکانی ڕاپەڕینی شۆڕژگێڕانەی ساڵی 1357 ئاخێزی شۆڕژگێڕانەی بەفرامباری 96، خەزەڵوەری 98 و شۆڕشی ژن ژیان ئازادی و ئەم جارەیان بە بینینی ڕۆڵی وشیارانە و ڕێکخراوی چینی کرێکار لە مەیدان و بوارە جیاجیاکاندا دەست بەسەر دەبێت. با دەست لە ناو دەستی یەکتر و بە ئیرادەی ملیۆنی خۆمان بەستێنی شۆڕشێکی لەو شێوەیە فراهەم بکەین. کۆتایی هێنان بە دەسەڵاتی کۆماری ئیسلامی
نەک هەر خەون و خەیاڵ نییە بەڵکو چارە هەڵنەگرە. بەڵام ئەم جارەیان سەرکەوتنی ڕاستەقینە بۆ زۆربەی هەرە زۆری جەماوەر دەبێت، جەماوەرێکی کە دەزانن ئازادی و یەکسانی نەک بە وەهم و خۆشباوەڕی بەڵکو بە خەبات و تێکۆشانی وشیارانە بەدەست دێت. ڕۆژی 12 خاکەلێوە ئەگەر بۆ کۆماری ئیسلامی 46مین ساڵیادی دەستپێکی دەسەڵاتی سیستمی سەرمایەداری ئیسلامیە، بۆ کۆمەڵانی خەڵک ساڵیادی ڕاگەیاندنی کۆتایی هاتنی ڕۆڵی کۆمەڵانی خەڵکە لە شۆڕشێکی شکۆداردا و ساڵیادی دەستپێکی ڕژیمێکی کۆنەپەرست و ساڵیادی بەردەوامی تەمەنێک سەرکوت، سوکایەتی، تەحملی هەژاری و برسێتی و هەروەها دەستپێکی 46مین ساڵی زەوتکردنی سەرەتاییترین ئازادیە تاکە کەسی و کۆمەڵایەتیەکانە. لە ڕۆژی دامەزراندنی حکوومەتی جەهل و جەنایەت و وێرانکاری کۆماری ئیسلامیدا جێگەی خۆیەتی یادی کۆمۆنیستەکان، شۆڕژگێڕان و پێشەنگەکانی ژن و پیاو کە لە پێناو ڕێگریکردن لە بەدەسەڵات گەیشتنی ئەم دەسەڵاتە دژە مرۆڤە و بۆ بەدیهێنانی ئامانجە ڕاستەقینەکانی شۆڕشی ئێران لە مەیدانەکانی خەبات یان لە زیندانەکاندا گیانیان بەخت کرد بەرز ڕابگرین. ئەمڕۆ یادی ئیلهامبەخشی ئەوان زیاتر لە هەر کاتێکی دیکە یارمەتیمان دەدات لە خەبات و تێکۆشانی بێوچان نەخشەمەند، ڕێکخرا و بەردەوام لە دژی ڕژیمی ئیسلامی و سیستمی سەرمایەداری. بەڵام بەدیهاتنی ئەم ئامانجە پێویستی بە یەکگرتوویی، ڕێکخراو بوون، پێکهێنانی ناوەندێکی ڕێبەری و خۆبواردن لە دووبارەکردنەوەی هەڵەکانی ڕابردووە. دەبێت بە ئەزمون وەرگرتن لە مێژوو پێش بەسەر لە نوێ بەرهەم هاتنەوەی هەر چەشنە دەسەڵاتێکی سەرەڕۆ و ستەمکار بگیرێت.